ڕووداوەکانی ڕۆژی پێنجشەممەی ناو پارێزگای سلێمانی و هێرشکردنە سەر خۆپیشاندەران کاردانەوەی بەرفراوان و جیاوازی بەدوای خۆی داهێناوە. لەو بارەیەوە نووسەر و ڕۆشنبیر ڕێبین هەردی نووسیوێتی بەڕاستی لە دارستان داژی کە کۆمەڵێک درڕندە بێ ڕەچاوکردنی هیچ هەموو شتێک بە ڕۆژی ڕووناک پێشێل ئەکەن و یەک کەسیش لیان ناپرسێتەوە. نەفرەت لەم جۆرە دەسەڵاتداریە. هەروەها پاش ئەوەی لیژنەی باڵای ئارامی سلێمانی کە پارێزگار سەرۆک لیژنەکەی لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند ڕێگە بە خۆپیشاندانی بێمۆڵەت نادن. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارچە ڤیدیۆیەکی پارێزگاری سلێمانی لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات بڵاو کردووەتەوە و لە هەڤاڵ ئەبوبەکر دەپرسێت. ئەو کاتی لە هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بەشداری خۆپیشاندانەکانت دەکرد لە سەراوە مایکت بەدەستەوە بوو مۆڵەت وەرگیرا بوو یاخود نا. خۆپیشاندەران زیندوێتیان بەسەرا بەخشیەوە، سەراسەری زیندویان نیشتیمانە بزووەوەیە. ئەمە بەدەر لەوەی بەشێکی زۆری هاوڵاتیان وێنە و پەیامەکانی پارێزگاری ئێستای سلێمانیان لە فەیسبوک نوێ کردوتەوە کە لە ساڵی 2011 نووسیوێتی و باس لە ئازادی خۆپیشاندان و ئازایەتی خۆپیشاندەران کردووە و ئیدانەی دەستدرێژی بۆ سەر خۆپیشاندەران دەکات. هەر لەسەر بابەتی وەرگرتنی مۆڵەت بۆ خۆپیشاندان عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە تەنزەوە دەڵێت هێنانی سەدان باری قاچاق و داگیرکردنی هەزاران دۆنم زەوی و دزینی سەدان ملیۆن دۆلاری خەڵک مۆڵەتی ناوێت، بەڵامەوەی هاوار بۆ برسێتی بکات مۆڵەتی پێویستە. بەدرێ ئیسماعیل ئەندامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە کردووە وی لە سلێمانی و شارەکانی دیکەدا دەگوزارێت دوو جار پێشەلکاری مافی مرۆڤە، شتێکیش بە ناوی ئازادی و مافی مرۆڤ لای دەسەڵاتی کوردی نەبوونی هەیە و نە هیچ کاتواتایەکیشی ماوە. بەدرێ ئیسماعیل و تووشێتی بێسەر و شوێنکردنی موچەی موچە خۆران و ڕێگەنەدان بە ناڕەزایی هاوڵاتیان و بڵاوە پێکردنیان بە گازی فرمێسک ڕێژ نەک تەنها پێشەلکاری مافی مرۆڤە بەڵکو بەشێکە لە کردەوەی دەسەڵاتە دیکتاتۆرەکان کە تەمەنی دەسەڵاتەکانیان کورتتر دەکاتەوە، چونکە ئەزمموی وڵاتانی دیکتاتۆری ناوچەکەش ئەو ڕاستی سەلماندووە هیچ دەسەڵاتێک هەرچەند دەستەم کار و دیکتاتۆر بێت بەرگەی تووڕێی و ناڕەزایی هاوڵاتیان ناگرێت. پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح مامۆستای زانکۆ ئاماژەی بەوە کردووە تەنها سەران و حیزبەکانی نێو دەسەڵات زووگەندەڵ و تاوانبار نین، هەموو دەنگدەران و هاوکاران و هەواداران و بەرگریکاران و بندیوارەکانیان لەسەر جەم تاوان و ناپاکیەکاندا بەشدارن.